زانین کە سەردانی مۆزەخانی شارستانی هەولێرمان کردووە لەوەی زیاتر ئاشنابین بەو پاشماوە و بەو بابەتانەی کە لە کۆندا بەکار هاتووە. ئایا مرۆڤی سەرەتایی ئەو ئامراز و کەرستانە چی بوو کە لە ڕابردوودا بەکاری هێنایە؟ ئێستا ئەو هەموو ئامراز و کەرستانێک کە ئێستا هەمانە بەو شێوازە مۆدێرنا بەڵام لە کۆندا وانە بووە. هەندێک شتێ ئێستا هەیە لە کۆندا وانە بووە. ئەوڕۆ کە هاتین لە بابەتی مۆزەخانەی ئەو شتانەمان دیت باسێکی مۆزەخانە بکەین. ئایا مۆزەخانە گرنگی چییە؟ مۆزەخانە چییە؟ مۆزەخانە بریتە لە هەڵگرتنی هەموو ئەو کەلوپەلە هونەری و با بڵێن مێژووی و شارستانیانەی کە لە ڕابردوودا هەبووە. چەندین ساڵە ئەو کەلوپەلانە تاوەکو ئێستا وەک خۆیان ماونەتەوە واتە یەکەم مۆزەخانە کە لە مێژوودا دروست کراوە دەگەڕێتەوە بۆ هەزارەی سێمی پێش زاینی. ئەو کاتیش مۆزەخانەکان ئیدی بەرەبەرە زیاتر ئەو مۆزەخانە گرنجیان پێدرا بە تایبەتی لە نێوان چینە خانەدانەکان و کەسایەتە دەوڵەمەندەکانی ئەو کاتی ئەوروپا یەکەم مۆزەخانەی تایبەت کراوە کە وەکو ئێستا چۆن ئێسامە لەو مۆزەخانەی بە هەمان شێوە هاتن هەموو ئەو کەلوپەلانەی کە گرانبەها و بە نرخن مێژوەکی دوور و درێژان هەیە بۆ شێوازە ئێستا هاتن هەڵیان گرت.